سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە بەرنامەی پەیامی تۆ دەبینەوە میانی ماڵەکانتان بە ئومێدیەوەی بەرنامەی ئەم جارشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی بینەری خۆشەویست بێت. بەڕێزان لە هەر جێگایەکن سڵاو ئێمەتان ئاراستە بێت. ئەمڕۆژ لەنێو بازاڕی شاری سلێمانی گفتوگۆیەکی دیکەی هاوڵاتیان بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگوازینەوە. بەڕێزان ئەمڕۆژ دەمانوێت دەربارەی بابەتێ بدوێن، ئەویش ئەوەیە بۆ ڕزگاربوون لەم قەیران و لەم دۆخە چەق بەستووی هەرێمی کوردستان پێویستمان بە چییە و چارەسەر چییە؟ با بزانین ڕای هاوڵاتیان سەبارەت بۆ تێپەڕاندنی قەیرانەکان و دۆخی چەق بەستووی هەرێمی کوردستان پێویستە چی بکرێت؟ فەرمون بە پێکەوە گوێبیستی وەڵامەکان بین. خەڵکەکەش بەڕاستی متمانەی نەماوە، ئیتر خەڵکەکەش زۆر بێزار بووە. من بە قەناعاتمەیە هەست وەسایلێ بگرێتی دەست چونکە بەرامبەرێ دەسەڵاتی باوەڕی بەوە نییە، باوەڕ ناکەم گۆڕانکاریش ئەو تۆ تەسیری هەبێت. غیرەت بینە بەرخۆڵان ئەوە نەنەترسین لە حیزب و لە دەسەڵات و تۆزێ بە هورەوە قسە بکەین. یەکریزی ماڵی کورد لە هەموو شتێک پیرۆزترە، ئیتر بەسە ئەم ئەو تهدیدکە ئەو تهدیدکە ئەمەڵە منم ئەوەڵە منم وەکو قەومی قەلەمونەکەی لێ هاتووە، کەس نازانە گەورە کوامێ. تۆ معقولە زەرامێک ئینسانێک خانەنشین بێ 8 مانگ معاش وەرنەگرێ، 4 مانگیشم ماوە ئەڵێ بڕۆ مانگی 8 موچەکە وەرگرە کاگاتە 6 مانگیکە 6 و 8 14 مانگ لە چی سیستەمێکی معاشی دەوڵەت و حکومڕانی ئەمە هەیە؟ بۆ ڕزگاربوون لەم قەیرانانەی ئێستای هەرێمی کوردستان و ئەم دۆخە چەق بەستووە پێویستمان بە چییە؟ پێویستمان بۆیە غیرەت بینە بەرخۆڵان ئەوە نەنەترسین لە حیزب و لە دەسەڵات و تۆزێ بە هورەوە قسە بکەین. چی بکەین مەسەلەن؟ یعنی ئەبێ شتێ بکەین کەم حکومەتە تێبگایەتر میلەت بەسێتی تا ئێرەی هاتووە. مەسەلەن ئەو شتە چییە کە میلەت پێویستە بیکا بۆی کە ئەم میلەتە بەگوێ بکە، ئەم حکومەتە بەگوێ بکە بگورە؟ وەڵا دەت چی بکە؟ 2 جار 3 جار خۆپیشاندانەکەی ئیسفادەی نییە، ئەبێ دوایە چی بکەین؟ من لە تۆ پرسم چی بکەین؟ وەڵا چی بکەین؟ یان اختیلاف بکەین یان ڕاپەڕین بکەین. ڕاپەڕین؟ ئەیتەوە پێ دوای ڕاپەڕین چارەسەر بێ بۆ تێپەڕاندنی قەیرانەکان؟ وەڵا بە تاشی دێ ئێوە نەکەی چی بکەین؟ یعنی خۆم حکومەتە بە شتێ تێنار گەنجێ دینارە لە گیرفانیانی ئەی چی بکەین؟ یعنی هیچ شتێ نەماوە لە وڵات نەکارەبایەوە 4 ڕۆژ ئاو هەر نییە. بەخۆم ڕۆچم لە دەلاکە سەرماشۆری ئاو نییە، کارەبا نییە، ئەوە ئیشیش نییە. کەواتە ئەمە چارەسەرە لای تۆ؟ هەروەڵا چارەسەرەوەیتر ئەوە نەنەترسین. بەڕاستی ئەگەر 3-4 گەنجی بەغیرەت شتێ بکەیت هەوڵێ بین ئەوانیشە گۆڕێن با 2-3 جار ئەشکەنجە بخۆی هەرەوەیە خۆ. ئینسان هەتاوەکو کۆمەڵ لە ناخۆشی نەبینێ بێگومان ناگا بە ئازادی هەر بەخوێن بەدەست. بۆ ڕزگاربوون لە قەیرانەکانی هەرێمی کوردستان و ئەم دۆخە چەق بەستووی هەرێمی کوردستان پێویستمان بە چییە؟ پێویستیمان بە چییە؟ من وەکو خۆم قساکەم وەکو مامۆسایەکیش ئەگەر بە من بێت معاشی تاپای کوردستان ئەبڕێ بێژگە لە پێشمەرگە ئاسایش هێزەکانی ناوخۆ لەبەر و ئەمن و ئاسایشی ئەم وڵاتیان لەژێر دەسایە. لە دوای ئەوەوە تەوەن هەتا ئەو کاتە ئەم بەریاری ئەمەی موشەی ئەلکترۆنیە تەواو بێ وانە بە هەزارەهای تەسکەش ئەبێکە 2 موچەیە و 3 موچێ و ئەمانە ئەوەی کە مەسەلەن مامەسایەک وەکو من تا ئیسە 2 موچەم هەبووە مەسەلەن بە هەر ناوێکەوە ئەگەر شتی وەهام لێ دەرکەوت ئەو موچەیەم لە 6 ساڵێکەوە بۆ کراوە لێ مەڕبکی دێتەوە عەفویتیان نەبێت. ئەوەیشی کە مەسەلەن یەکێکی وەکو تۆ تەنها موچەکەی خۆت هەبووە ئەسڵی هەر ئەوەیە پێی ژیاویت ئەمە غەدرە گوناحە بۆ بکەن بە ڕەبع مەعاشێ ڕێک موچەکە بۆ بکەنەوە بە موچەکەی ئەسڵی خۆ ئەوەی کە ئەو کاتە و پێشی ئەم قەیرانان وەرگرتووە. بە بۆچوونی من حکومەت ئەمە بکە ئیتر میلەت هەڵ ئەسێژێ سەرجادە چی ئەکات چی ناکات 1 دینار نەدا بە هیچ موچە خۆرێ هەتا ئەوە ساق نەبێتەوە. بە بۆچوونی من وەکو مامۆسایەک
ئەمە لای تۆ چارەسەرە ئەمە بە چارەسەرزانش بۆ ڕزگاربوونمان لەم کێشە و گرفتانەی لە هەرێمی کوردستانە ئەم دۆخە چاقبەستوی هەرێمی کوردستان پێویستمان بەچیە بەڕای تۆ وڵی بەڕای من پێویستمانوێت تەبابین لە ناو یەکا و ئیتر ئەم لوت بەرز نەبێت لە ئاستی ئەوە ئەبێ هەمومان سەر بۆ یەکتری دانەوێنی ڕای من ئەوە نەیە برایەتی ناو ریزی یەکێتیەمان پارێزین لوتبەرزی بێنە خوارەوە کەس بەم نەڵە دەست کەس بەو نەڵە دەست هەمووی وەکو یەک تاوانبارم بەرامبەرە میلەتە چی دەسەڵاتدارە کورسەکان بەجێ بێڕن با میلەت وەجبێکی کە حکومکە باسەوەنگە لەوە زیاتری چیکەم پێ نییە چیان لێکیت هەتاکەی ئەم میلەتە ڕسوا بێت یعنی هۆکار زۆرە بۆی کە بتوانین ئەم دۆخەیانی بگۆڕین بەڵام ئەوەی کە ئەمڕۆ دەسەڵاتی بەدەستە بەڕاستی گوێ لەو شتانە ناگری ئەوە سایلانی وەکو مەڵەن گفتوگۆ پەرلەمان جاریش کێسەر لە نوێکارا بێتەوە ئیش بکات ئەگەر نەکرێ هەڵبژارنێکی پێشوەخت بکرێت بۆی نەتیجەی باشتر دەرکەوێتوانێ بەڕاستی سیستێمەکە بگۆڕە بەڵام ئەوەی ئەمڕۆکە دەسەڵاتی بەدەستە هەستەکەم گوێ بە ئەو داواکاریانە ناگرێت ئەو هۆکارانی کە خەڵک خستوێتێ بەرمان گرتن بە شێوەیەکی دیموکراسیانە هاتنە سەرجادە و داواکردنی مافەکانی خەڵکو و ئیتر بەسە پێشیرکردنی خەڵکەکە بەس هەستەکەم دەسەڵات گوێ بە شتانە ناگرێت خەڵکەکەش بەڕاستی متمانەی نەماوە ئیتر خەڵکەکەش زۆر بێزار بووە من بە قەناعەتمەیە هەچ وەسایلێ بگرێتی دەست چونکە بەرامبەر دەسەڵاتی باوەڕی بەوە نییە باوەڕ ناکەم گۆڕانکاریش ئۆتۆ تەسیری هەبێت پێویستیمان بە هاوکاری و هاودەنگی یەکتریە وەکو قازی محەممەد لە وەسیەکەی فەرمێت ئەڵە لەبەر خوارقتان یەکتر نەبێ بەس لەبەر خوا یەکترتان خۆش بێ ئێمە گەروا بین بەس لەبەر خوا یەکتریمان خۆش بەرقمان یەکتری نەبێت لانێ بتوانین زۆربەی کێشەکان چارەسەر بکەین زاڵم بەسەر هەموو کێشە ناوخوانی کامڕۆ بەرۆکی ئەم میلەتە ستەمدیدا خێل لە خۆنەدیوی گرتووە من تەنها نازان ئەو ناتوانم بڵم چارەسەرکردنی کێشەکان هەر بەوا بێ ئەو بەرغابی لە ناویەکە تەبابین تەبایی چارسەرێم و کێشەکانەکە چونکە لە هەموو کاتێکە مێژوش لە مێژوشە کە بە مێژووە چینەوە ئەو گەلانەی هەر کاتێک کورد تەبا و دەست لە ناودەستی یەکتری بتوانیوێتی زاڵ بەسەر کێشە ناوخۆی و کێشە دەرەکەکانە ئێمە جیرۆدەی دەستی دوو حیزبین پارتی وێشتی و هەردوو بنماڵە یعنی تۆ گرفتێ باسی قەیران بکەی قەیران نییە چۆ لە زەرانی بپرسە تەکنۆقرات بێ بزانە ئەزمە هەیە ئەزمە نییە شەویەت یەکێتی نیشتیمانی کوردستان ئەچێتە پاڵ میلەت وانە ڕۆژە بێتەوە یەکێتی ئەچێتەوە پاڵ پارتی وانە ئێمە 26 ساڵ تەجروبەمان لەگەڵ ئەم دوو حیزبایە ئەم دوو حیزبە شکستان هێنا تەواو ئێمە ئێستا من خۆم ئیمانێکی وردی کەمێکم هەیە بە کۆمەڵ بە پەیام یعنی بە ڕابطە ئیسلامیەوە عساوە لەعەلە ئەم جۆمان بۆ ئیساب بکەن یعنی ئەم وفاقە ئەم هێنە لە پێناوی چییە یعنی لە پێناوی چییە تۆ معقولە زەرامێک ئینسانێک خانەنشین بێ 8 مانگ معاش وەرنەگرێ 4 مانگیشم ماوە ئەڵێ بڕۆ مانگی 8 مۆچەکە وەرگرە کاگاتە 6 مانگیکە 6 و 8 چواردە مانگ لە چی سیستەمێکی معاشی دەوڵەت و حکومڕانی ئەمە هەیە کاکەژیان ئێمە بە سەراحەت پێ بڵێم دەسەڵات ئەم دەسەڵاتی کەی بینی لە سلێمانیا 3 کورسی هەیە 3 کورسی نییە دوو مەڵبەند یان دوو شێوازی گەوری کردوتەوە لەم شارە بۆ 3 کورسی من بنسبەت خۆم و بنسبەت خۆم خەڵقەوە کە لەگەڵیام قەناعەتم وایە لەگەڵ حیزبی حکومڕانیە نین ئێمە ئەم حیزبە تەقبول ناکەین کەس نەڵێ من 75 ساڵ خبرم هەیە و ئەوە تا حیزبی شوعینەوە 5 ساڵە 125 ساڵە کورسێکشی نێنەوە من فترەی لەمەوە پێش لەگەڵ گۆڕانە بووم ئێستا لەوانەیە و چە نەزانم بەرامبەر گۆڕان گۆڕابێ چوومەتە پاڵ مەبدەئیەن چوومەتە پاڵ حیزبێکی کە بەسی تخوا بەسە تاقەتمان چوو یعنی دەوڵەت بەم بۆین باغ و قات و ئەمانە ناچێ بڕێ بە علم بە زانست بە ویژدان بە زەمیر بۆ تێپەڕاندنی قەیرانەکانی هەرێمی کوردستان و ئەو دۆخە چاقبەستوی کە لە هەرێمی کوردستانە ڕوویان داوە پێویستمان بە چییە؟
پێویستمان بەچێ خۆشتەکە هەمووی دیارە باشە ئێترەوەی کە بیرمان خەرەوە پێویستمان بە چییە؟ پێویستمان بەچیە ئەوەی ئە مامانەوە کورسیە بیشکەنن یان لابچن لەسەری بەس ئەوەیە هیچی تریدانە بەو کام کورسی کام کورسیە تۆ برسم کام کورسیە بشکێنین کورسیە سەرۆکی حکوومەتە ئەم مەجموعەیە کە لە نەوەویەکەوە یعنی لەسەر هەر ئەم چ ڕووچاون بەس ئەوەی چیان لێ بکەین بیان گۆڕین پێویستیان بەوەیە چەند کەسێک ڕۆژن بیرمانەیە تێگەیشتومانەیە بێنە شوێنی ئەوان قەیرانەکان چاپکەن هەر ئەوەی هیچ بەچی بیان گۆڕین بەچی لایەن بەرین بەچی کورسەکە بشکێنین وڵای کورسەکە بە ئیرادەی گەلێ کوشێت ئەگەر گەل بەڕاستی ئەگەرینێک بێت هەر بەوە ئەشکێت ئەجینا هیچ هێزێک ئەم خۆی بە هێزاتۆتە سەر کورسێکە هیچ هێزێکیش لای نابە تەنها هەر بە هێزە بەلاچێت هیچی تر ناتوانێت لای بێت ئەمە چارەسەرە لای تۆ ئەمە چارەسەرەکە زۆر ڕوونیشە هەمووشیان نەزان چونکە تۆ سەیریکە هێزابێک بەکاری بێن لە بەرامبەریانە باز میلەت مەسەلەن میلەت چۆن بەکاری بێنێت میلەت چۆن بەکاری بێن نەزانی چی لە هەموو عالەمە ڕاستە خۆپیشاندانی هێمنانە هەیە باشە بەڵام خۆپیشاندانی هێمنانە بۆ شتێک نابێت کە بەهێزات بێتە سەر شوێنێ ئیلا ئەبێ بە زەبری هێز بێت ئەجینا بە هیچ شێوەیەک ئەم ژینانە نە چارەسەرە بێ وەرە کاکە من پێ دەڵێم لە ئەوە دوو مانگە لەوە ناچێت هیچ فەرمانبەرە مەعاشی وەرگرتێ بێت باشە بە تایبەتی یعنی دامەزرێنەری حەچی وەزیر و دکتۆر و یعنی مهندس و هەر هەمووی دامەزرێنەرەکانی مامۆستان یعنی تۆ حساب بۆ دامەزرێنەری ئەمانەنەکەی ئیتر بە چی شێوەیەک تەنها لە بەرچی لەبەر کورسێکە هیچ شتێکی ترنا پەیامەت چییە؟ وەڵا پەیامی هیوادارم ئیشەڵا خوا دەرویەکی بەڕەحمەت لەم خەڵکە بگاتەوانە ئیشەڵا شتانە چاک ببن هیچ شتێکی تر ئەرەوە دوعای خێرمان بوو لەسەرە خەڵکەکەی ترواتوە بێومێت بووە یعنی ئەم دەسەڵاتە نازانێت چی لەگەڵ بکەی چی بکەیت بێدەنگیش دانشی هیچ نەکە هیچ نەڵێ نەوەیەک ڕاپەڕینکە من خۆمێکێ بوونەوانە لە ڕاپەڕێنە بەشدار بوو ساڵی نەوەیەکە بەڵام لێکێتەوە بەڵام خەڵکەکە و ڕۆحەشتیان نەما بەڕاستی یعنی ڕۆحی خەڵکیانیانە و ڕۆحە شۆڕژێڕی خەڵکیان کوش دەبا بەچی کوژرا بەم ئیتر نازانم یعنی بەڕاستی سیاسەتێکیان بەکارێنان ڕۆح ئەو ڕۆح و گوڕێی کە لەناو خەڵکا بەوە نەما باش حەل چیە لای تۆی هاوڵاتی وەڵای لای هاوڵاتی ئێستا سێرەکەی هەمومان گرتن شتەکانم لە سلێمانیایە هەموو شتەکان لە سلێمانیە سێرەکەی هەولێر وان نییە ئێمە مشکیلەکەمان هەولێرە ئەگەر هەولێری یەکدەنگ بایە لەگەڵ ئێمە وەکو ئێمەین بۆیە ئێستاوان جاوان نایانەتوانی ئەم کارە بەم خەڵکە بکەم من وای بۆچم وەکو خۆم ئیتر نازانم تۆ هیچ حەلێکت لا نییە بەوەی کە ئێمە بتوانین قەیران تێپاڕێن چون هەموو شتێک چارەسەری هەیە وانە قەیران نازانم ئێستا مەجموعەیەکیان چوون بۆ بەغا بڵێن بە هەنێ لە حسابی تریان نەوتووە بڵێ مە دوو حیزبەکەی کیان نەوتوە سیان چوارێکیان بەیەکەوە ڕۆشن ئەمە یعنی ئەمە چییە گەێنە لەم مەسەلانە تۆ ڕۆی بۆ بەمان ناڵی ئێستا وازان دوو لایەنی کە بانگ نەکرا بوانە بوو کە ڕۆشت بوون سێ چوار لایەن ڕۆشت بوون وانە بە شەرتێکیان ئیتفاقی لەگەڵ لایەنی کا بۆ کە نەچێ بۆ شوێنە بەم نەڵێ خۆخۆتان ئاگاداری وەزاکەن سێرەکەی دوو لایەنیکان لێرە بەجێشت و بەوانیان نەوتبوو ئیتر قەیران چۆن بە مەحلە کرێەوە یعنی وەکو هەوڵاتی نازانین هەوڵاتی چی کە باشە بۆ ئەوەی کە چارەسەر لای هەوڵاتی چییە؟ وەڵی چارەسەر لای بە من بڵێ ئەگەر بەم بڵێ بەر ڕاپەڕین هیچی کەنی باز ڕاپەڕین وەکوونەوەیەک نەبێ هیچ شتێکی حەلی نییە ڕاماڵینی ئەمانە ئێمە ئەتوانین ئەمەیە با پێت بڵێم هیچ حەلی نییە ئەمانە گاڵتیان بە عەقڵی خەڵکی با پێت بڵێم بەس کە هاتە سەر ڕاپەڕین و خەڵک ڕاپەڕی لیانە وەختی خۆیان نییە کەسێ گاڵتەی بە عەقڵی خەڵک بێت پێویستە چی لەگەڵا بکەیت؟ پێویستە ڕای ماڵی ئەی چی ئەی گاڵتەکردن بە عەقڵی خەڵگەنی گاڵتەکردن بە کەرامەتی خەڵک ئەیوانە دوا پەیامە چییە؟ وەڵی دوا پەیامەیە یعنی وەکو ئەزانی چۆنە حەز ئەەکەم ئەم حیزبانە یەک بگرن یەکگرتوو بن یەکتر قوبوڵکەن بازشتی لاوەکیە کاکەمانە مشەڕیان لەسەر مەنسەب و فلۆپایەیە ئەی تۆ حسابیەوە ناکەی تا وای لیا ئێمە گاڵتەمان بە بەغا کرد بە حقوق ئێستا وای لیا تۆ ڕامان کردو بەلای حکومەت بەغا هەموو تەنەزوورێکیان بۆ کردبووە ئەوەی خەڵک هەمووی ئەزانێ سام نەم قسانی من نیکەم خەڵک هەمووی ئەزانێ قابلی هەرچیەکە ئەم شتانە هەمووی پێڵێ هەر هەمووی ئەزانێ شت نییە نەیزانێ ئەی تۆچی چەند وەختە بۆ ناچیت لەگەڵ بەغا ڕێەکەی توانە ئەگەر تۆ بەتەمای لەگەڵ تورکیا ڕێکەوتینەوەتەکەدا بە تورکیا سەبایە تۆچی لەگەڵ بەغا ڕێەکەی مە چەنی بەچەنە
خەڵکەکەش بەڕاستی متمانەی نەماوە ئیتر خەڵکەکەش زۆر بێزار بووە من بە قەناعاتمەیە هەچ وەسایلێ بگرێتی دەست چونکە بەرامبەر دەسەڵاتی باوەڕی بۆ نییە باوەڕ ناکەم گۆڕانکاریش ئۆتۆ تەسیری هەبێت غیرەت بینە بەرخۆڵان ئەوە نەترسین لە حیزب و لە دەسەڵات و تۆزێ بە هورەوە قسە بکەین یەکریزی ماڵی کورد لە هەموو شتێک پیرۆزترە ئیتر بەسە ئەم ئەو تهدیدکە ئەو تهدیدکە ئەمەڵە منم ئەوڵە منم وەکو قەومی قەلەمونەکەی لێ هاتووە کەس نازانە گەورە کوامێ تۆ معقولە زەرامێک ئینسانێک خانەنشین بێ 8 مانگ معژوەر نەگرێ 4 مانگیشم ماوە ئەڵێ بڕۆ مانگی 8 موچەکە وەرگرە کاگاتە 6 مانگیکە 6 و 8 14 مانگ لە چی سیستەمێکی معاشی دەوڵەت و حکومڕانی ئەمە هەیە پێپەڕاندنی قەیرانەکانی هەرێمی کوردستان بۆ ڕزگاربوون لەم دۆخە چەقبەستووە پێویستمان بە چییە؟ پێویستمان بە چییە؟ پێویستمان بە ڕازگۆیی ئەو کەسانەی کە وڵاتە بن بەڕێوە پێویستمان بەوەیەکەوە ئەو کەسانەی کەوا ئەمڕۆ خۆیان بە نوێنەری ڕاستەقینەی میلەتی ئێمە ئەزان و دەنگیان پێدراوە ئەو دەنگەی کەوا خەڵک پێیاون و خەڵک هەڵی بژاردون ڕاستگۆ بن لەگەڵ میلەتەکەیانە داواکارین بەرژەوەندیە تایبەتەکانی خۆیان بخەنە لاوە بۆ بەرژەوەندی میلەتەکەمان هەتا بتوانین ئەم قەیرانە نەجاتمان بێت واتە تەبایی نێوماڵی کوردی دایتۆ چارەسەرە؟ بەڵێ تەبایی ناوماڵی کوردی لای من چارەسەرە و تەبایی ناوماڵی کوردی ئەتوانێت بە شێوەیەکی گشتی کێشەکانی ئەمڕۆ قەیرانی ئەمڕۆی کوردستانی ئێمە چارەسەر بکات گیریمان ئەگەر تەبا نەبوون لە ناو یەکتریا ڕێ نەکەوتن ئەی چارەسەری چیمانەیە؟ چارەسەری ترمان ئەو کاتە میلەت دەتوانێت بڕیاری خۆی لەسەر ئەم وەزعەبات ئایا پێشتریان وت ئێمە بۆیە خۆپیشاندان ناکەین لەبەرەوە برا پێشبەرەکانمان لە سەنگەرایە لەبەرەوە شەڕی داعشمان لەگەڵایە لەبەرەوە ئەو پارەی کەوا ئەمڕۆیەتە ناو خەزێنەی کوردستان لە شەڕی داعشا سەر بەگرێ ئەو کاتە پێویستە میلەت هەڵوێست وەربگرێت چی بکە؟ ناتوانی بە پەنجەی دەست دیاری بکەیت چی بکات بەڵام خەڵکانێکی پسپۆر هەن ئەتوانن بشە ناو میلەت و میلەت تێبگەێنن کەم وەزعەب بەم شێوەیە ناچێت بەڕێوە بەڕای تۆ چی بکرێ باش؟ بەڕای من ئەمڕۆ میلەتە زەلیێزەکانی دنیاش نەک کوردستان بە تایبەتی تەماشای وێنان کە وڵاتێکی گەورەیە ساحەبی چەنەها داهاتی بڵێن سیاحی بووە گەشت و گوزار بووە لە ئەوروپایە ئەمڕۆ توش ئەمان قەیران بۆ تۆ بەڵام توانیویانە لە ناو خۆیانە بە شێوەیەکی گشتی قەیرانەکەیان تێپەڕێنن بەڵام خەڵکی ئەمە ئەبێ ئەو پسپۆڕانەی کەوا ئەمڕۆ لە ناو ساحەی سیاسی کوردستانە هەن خۆیان دەرخەن تا بتوانین قەیرانە تێپەڕین ئەگەر بەگوێ پسپۆڕەکانیش نەکرا ئەگەر بەگوێ پسپۆڕەکانیش نەکرا و کاتە ئەتوانیت کۆمپینێک لە کوردستانە بە شێوەیەکی گشتی داوا لە خەڵک بکرێت کاکە گوێمان لێ ناگرن هەڵوێستی ئێوە چی؟ هەڵوێستی تۆ چییە؟ هەڵوێستی من ئەوەیە ئێمە وابزانم زۆر ینی لە نەوەتویەکەوە بگراتاکۆ ئەمڕۆ زۆر شتی لەمە قورسترمان تێپەڕاندووە ئەتوانین بە پاڵپشتی یەکتر بە یەکگرتنەوەی یەکتر بە بیرۆڕایی یەکتر ئەتوانین ئەم قەیرانە تێپەڕێنین بەڵام شتی دژواری لە دواوە نەبێت دوور لە توندوتیژی دوور لە توندوتیژی لە ئێستادا ناوماڵی کوردی ناتوانێت تەواوێت لەگەڵ یەکتریا ئەم ئەوی قوبڵنی ئەم ئەو ڕەتەکاتەوە ئەم خۆی بە برا گەورە ئەزانێ ئەو خۆی بە بچووک نازانێت چارەسەری دیکە چێ لای تۆ کە ئێمە نەتوانین تەبابین چارەسەرێکی تەما لە بەردەمایە ئەگەر تەبا نەبین بەڕای من بەدیل هەرەوەیە تۆ بەم شێوێش وەڵی سیاسی ناڕات خەڵک تەواو ماندووە خەڵک تەواو هیلاکە بۆیە بەڕای من هەر تەباییە بۆیە ئەو حیزبانی کە زیاتر لە ڕووی سیاسی و جەماوریەوە ئەرکیان زیاتر لە سەرشان لە ڕووی حکومداریشەوە بەڕاستی لە پسەیان زیاتر لەسەرە بۆیە بێ ئەوان لە هەموو کەسێ زیاتر تەنازول بکەن ینی چۆنڵی لەو ئاسە بەرزەی کە بە خەون وا هەستەکەن ئەوان بەرزنەبێ بێنە خوارەوە ئەبێ بێن لەگەڵ میلەتە لەگەڵ خەڵکی خۆیانە بە تایبەتی من بەڕای من سێم لە حیزبەکان ینی تەنان لەگەڵ دەنگدەری خۆشیانە ڕاز ناکەن ینی حیزبەکان دەنگدەر بدانە وەختی خۆی کە کۆمەڵە دەنگدەر دەنگی بە حیزبێدا و چی دەنگ پێیاوە
هەر ئەو دەنگدەرە و کۆمەڵە دەنگدەری کار لیان پرسی بڵێ دەنگدەرەکانی من ئێوە چیتانەوە لە من بە من بۆتان بکەم بۆی من هەڵبژانی داهاتوو من لە ڕوون بێ داوای دەنگتان لێ بکەم جارێکی تر کورسی بەدەست بێنەوە لە هەڵبژارنەکان و لە هەڵبژارنا بڵێ ناوخۆی و بۆ بەخاش بڵێ هیچ چارەسەرێک هیچ گۆشەنیگایەک لە لای تۆ نییە بۆ تێپەڕاندنی قەیرانەکان وەکو خودی خۆم بە حکومی ئەزمموی 25 ساڵ دەسەڵاتی سیاسی کورد ئەمە واقعەکان یعنی ئەو واقعە ڕاستی شەبەڕاستی ئەمە تەشاؤم نییە بەڵکو زۆر گەشت بینم کە هیچ باوەڕێکم پێی نییە وان لیا تۆ یعنی وەکو خودی خۆشم بوومەتە ئینسانێکی گۆشەگیر لە وڵاتە چکە هیچ گەشت بینێک نابینم هیچ ئەمەلێکم نییە یعنی هەستەکەم دەواازەکان زۆر تەسک بۆتەوە ئەوەی کە بڕواشم پێ بێ وەکو خۆ من وەکو خودی خۆم باوەڕم بە هیچ تون دووتیژی نییە باوەڕم بە گفتوگۆ هەیە بەڵام تۆ بێ لەگەڵ هێچێکاکە گفتوگۆ بکەی لێت تێبگا باوەڕی بە فکری تۆ بێ بە بۆچوونی تۆ بێ باوەڕی بە دیموکراسی بێ باوەڕی بە بنەماکانی مافی مرۆڤە بێ لەبەرەوەکو خودی خۆم هیچ ئاسوێک نابین ئەمە لە تەشاومی شۆ نیە لە واقعەوە لە تەجروبەی 25 ساڵ دەسەڵاتی سیاسی کوردی کە خۆم لەم واقعە ژیام و ڕنگانی لەسەرم هەبوو و لەسەر کۆمەلگاشە بووە چی پێین باشە وەڵی من وەکو خودی خۆم ئەوەی لەتوانێت وەکو خودی خۆم بیرکردنەوەی خۆم توانم ئەم واقعە بەجێ بێڵم چکگەر ناتوانم لە کۆمەلگایە گۆڕانکاری بکەم تەغیر بکەم ئەتوانم واقعی خۆم و خێزان و ماڵ و مناڵی خۆم بەجێ بێڵمەوەیش ڕاکردنەدا لە واقع چونکە ئیتر هیچ دەسەڵاتیشکردنی ئەوەنە ئەتوانی دەواازەیەک بۆ خۆت و خێزانت ئینکەی بۆ ئایندەی مناڵەکانت بەڕاستی مان جەنابەت لە ڕووی مادیەوە ڕەنگە توانات هەبێت بە قەرز بێ بە فەڕز بێت ئەم وڵاتە بەجێ بێڵێت ئەی ئەو کەسانێک کە توانایان نییە هەفتەیەک بژەی ماڵمەڵە دەمیکەن ئەوان چی بکەن وڵی حەلە بە بڕای بڕای بە بڕای من حال نییە بەڵام خۆ ناش بڵێ نابێ قوبوڵیشی بکەن ئەی باشە چی بکەی لەوە زیاتر دەست بیتە تونگوتیژی چارەسەر نییە مشکلەیە بەرامبەرەکەی تۆ قوبوڵی بە هیچ شتێک نییە زۆر جاریش ڕاکردن لە واقع شتێکی زۆر باشە چکە تۆ بەڵێ ئەچیتە ئەوروپا بەرکەوتنی تازە تووشە بێ بەڕاستی ئاشتانی بە کەلتوری ئەوان بە دابوونەریتی ئەوان بە مێژووی ئەوان بە ژیانی ئەوان بەڵام خۆ هیچ نەبێ مافە پارێزراوە دادپەروەرن زوڵمت لێ ناکرن ئەوە شتێک کە خوای گەورە باشیەکە لە مەسلەی ئابووری ئەطعم من جوع وآمن من خوف بەڕاستی لێوە زمانی هەیە بەڕاستی تۆ لێرە ئەوە شت نییە ئەوە باشە من لەوانێ ناحی ئابوورەکەی وەکو جەنابی ئاماژەت پێیا بڵێ ڕەنگە هەم بێت تا حەدێ بەڵام ترسم هەیە ترسم لە شتێکەیە لە نادیارە واقعیشە ئەیبینم بەرکەوتەکان ڕۆژانە ڕنگانەوەی لەسەر کۆمەلگای لەسەر خۆمێ لەسەر خێزانەکەم هەیە بەڕاستی و دووربینیشم بۆ هەندێک شت هەستی پێەکەم لەبەرەوە بە قەناعەتی ئینسان من واتە سەورەکەم ئەگەر تۆ ئەم واقعە قوبوڵکەی لای خوای گەورەش بەرپرسیارەتی هەیە لەبەرەوەی خوای گەوراڵێ ئەرزی من فراوان بوو ئەلەم تەکون ئەرض الله واسعة أن تهاجروا إليها يعني فراوان بوو يعني حرامە دابنیشیت ئەمە ڕای هاوڵاتیەکە کە پێی وایە ئەگە تۆ نەوتوانی واقعەکە بگۆڕیت پێویستە ئەو جێگەیە و ئەو شوێنێ بەجێ بێڵیت چکم بەڕای ئەم هاوڵاتیە ئەزمموی 25 ساڵی حکمڕانی فەرمانڕەوەکانی هەرێمی کوردستان سەلماندوێتی کە هیچ شتێک لەگەڵانە چارەسەر نییە لە قسەکانی ئەوە گەشتینەوە قەناعەتی کە بڵێن نەگویان هەیە نە چاویان هەیە نەبیستن نەبینن بۆیە هیچ شتێک چارەسەری نییە لەگەڵ ئەمانەدا بە بڕای ئەم هاوڵاتیە کە تۆ نەتوانیت لە شوێنێکە گۆڕانکاری دروست بکەیت باشترە کە شوێنەکە بەجێ بێڵیت بۆ ئێمە هیوادارین هاوڵاتیان شوێنەکە بەجێ نەهێڵن هەوڵ بدەن بە هەر هۆکار و بە هەر وەسیلێ بێت سیستەمەکە و مووقعەکە بگۆڕن بۆ ئەوەی کە وڵات خاڵی نەبێت و نەبێتە بیابان چونکەم گەروا بڕوات هەر کەسێک هەستێت و وڵاتەکەی بەجێ بێڵێت ئەو کاتە شارە بێتە چۆڵەوانی و خاکمان دەبێتە خاکی بیابان یەکریزی ماڵی کورد لە هەموو شتێک پیرۆزترە ئیتر بەسە ئەم ئەو تهدیدکە ئەو تهدیدکە بۆچی ئەم یەکریزە ناپارێزرێت یاخود ئەم یەکریزە بۆ ڕێک ناخرێتەوە سەبەبی ئەوەیە من بە تۆ ناڵم برا گەورە کە من بە تۆم و برا گەورە بێت تۆ حسابی برا گەورەیەکەی خۆ بیاڵیتەوە بۆ منیش سپاسە هەر کەسە خۆی بە ئاغا و کوێ خازانێ هەرەوەیە ئەمەڵە منم ئەوەڵە منم وەکو قەومی قەلەمونەکەی لێ هاتووە کەس نازانە گەورە کوامەیە دێفرە کوێخوا ئەبێ گورگ بیخوا ئەرەوەڵا دێفرە کوێخا بە گورگ بیخوا هەرەوەیە
سپاسانەکەم دوا پەیامەت وەڵی من داواپەیامم ئیتر میلەت لەوە زیاتر مەچەوسێنەوەوانێ ئیتر کۆتاییە هەموو زوڵمە کۆتاییە فرعون بۆ کوێ چوو قەزافی بۆ کوێ چوو سەدام بۆ کوێ چوو شای ئێران هەموو ماڵە بەسیجێکی هەبوو هەموو ماڵێک لە ئێرانە مخابەراتی شابوو بۆ کوێ چوو لەوە زیاتر هێتلەر بۆ هەموو قوتەوە بۆ کوێ چوو لە لیبیا کرێچی نەبوو سەیری کەناڵێکی لیبیەکەم کرێچی تیانە بە درۆی ئاڵن کرێچیە بۆ لە لیبیا ئێستا لیبیا خواخواتی جێبێتەوە لە ئەوروپا ئەی قەیرانە سیاسەکان پێویستمان بە چییە بۆ تێپەڕاندنیان قەیرانە سیاسیەکانیش ئەمڕۆ پێش هەموو شتێک قەینە لایەنەکان هەریەکە و بیر و بۆشون و ڕویای خۆیان هەیە ئەبێ ناوماڵی کورد یەک بخرێ چووکم جارێکی تر هەلێکی وەها بۆ کورد هەڵ نایەتەوە پێش ئەمە دەگمەنە شتی وەها هەموو عالەمی ئەوروپی و عەرەبی و ناوچەکان هەموو یان لە کوردستانە ڕاوێژ بە سەرۆکایەتی کوردستان و لایەنە سیاسیەکانی کوردستانەکەن یعنی ئەمە بووین بە چاوساقی هەموو دنیا بە ناوی هەموو دنیای شۆ پێشنوردەکانمان شەڕەکەن لەبەرەوە پێش هەموو شتێ ئەبێ ناوخۆی خۆمان یەک خەی ئیتر بە هەر شێوەیەک بێ کاکە ئەمە عیبیتیان نییە قەیچێکە ئێمە لایەنەکان با تەنەزول بۆ یەکتری بکەن با پارتی تەنەزول بۆ گۆڕان بکە با گۆڕان تەنەزول بۆ یەکێتی بکە یەکێتی تەنەزول بۆ مەسەڵەن کۆمەڵی ئیسلامی بکە یەکگرتوو عیب نییە ئێمە برایەکی ئەمە کەسی ئەمە هەمومان لە یەک وڵاتە ئاژیناوی کوردستانە ئەگەر دوژمن بێ بەخوا فەرقی مەسعود بەرزانی و عەلی باپیر و سەلاحەدین بەهادین و نەوشیروان و هێڕۆی برای مەحموود کەسیان ناکە ئەمی وەکو یەکە اینجا ئەمە وەکو بۆچوونی بوو دوا پەیامە چییە؟ دوا پەیامم ئەوەیە هیوادارم حەچی زووتر ئەم قەیرانە کۆتایی پێبێت و لایەنەکانی شەمیان بگەڕێنەوە سەر مێزی گفتوگۆ و بەبرایەنە و بە ئاشتیانە چارەسەر بۆ خۆشیان و بۆ ئەم میلەتەیش بدۆزنەوە ڕاستی چارەسەری ئێمە لە لای کووردە لای قیادەی خۆمانە لە بەغانیە بەداخەوە هەنێ لایەن بەرەو بەغا ئایانوێ بڕۆن و هەنگاو بنێ زۆر بەداخەوە ئەی باشە سبەی چی جوابی دایک و باوکی ئەو شەهیدانە دەنەوە ئەی باشە سبەی چی جوابی ئەم نەهرە خوێنە ئەدەنەوە کە کورد داوێتی بۆ ئەم خاکە و ئەم میلەتە من ئەگەر یەک جار گریم لە حکوومەت هەبێ لە حکوومەت نییە ما دەسەڵاتە یەک جار ئەگەر یعنی نەقدم هەبێ لەسەر ئەم حکوومەت دوو جار نەقدم لە میلەتەکەی خۆم هەیە چونکە ساحب موقف نییە مەسئول هەیە لەم جادایە ڕۆشتۆ 200 کەسی بەدواوە بووە ئەم مەسئولە سەبەب بۆ قەیرانی ڕانبەڕینی باوک و دایک و کەس و کاری ئەوەشەکە و ئەوەشەکە یعنی ئیستیقامەمان نییە ئیستیقامە قۆزگەم ئیستیقامەمان هەبووە من لەم عمرەیە کە مووی ڕێ لە سەرمانیە تەمە ناکەم زەرامێک بێت بە ویژدانەوە سەرکردە بێ تەمە ناکەم بیکەم باوکی خۆم بە مامی خۆم لەسەر بەرنامە ئێوە بڕۆم نی یەکێکم پێ بڵێ بۆ تێپەڕاندنی قەیرانەکان پێویستمان بە چییە؟ باشە من دەسەڵات گوێم لە ناگرێ دەسەڵات گوێ لە من ناگرێ بۆ ناچی گوێ لە جامعی ئەمریکی و مامۆستای جامعی سەلاحەدین و جامعی سلێمانی بۆ لەوان ناگرین پرۆفیسۆری تایە چەند پرۆفیسۆری تایە بۆ گوێ لەوان ناگری بۆ گوێ لە من نەگری اختصاصم نەوتە فرۆشتنی نەوت قەیرانی نەوت ئەزمەی نەوت خۆم بزانم چی ئەزمەیەک زۆر سەکرا لە کاتی خۆیان ئەوەی بە من کرا بە کەس نەکرد لە کاتی خۆیان باشە بە بڕای تۆکو هاوڵاتیەک چارەسەر لای تۆ چییە؟ چارەسەر نییە ئیزاحەی ئەم دەسەڵاتە خەڵکەکەش بەڕاستی متمانەی نەماوە ئیتر خەڵکەکەش زۆر بێزار بووە من بە قەناعەتمەیە هەچ وەسایلێ بگرێتی دەست چونکە بەرامبەر دەسەڵاتی باوەڕی بەوە نییە باوەڕ ناکەم گۆڕانکاریش ئەو تۆ تەسیری هەبێت غیرەت بینە بە خۆمان ئەوە نەترسین لە حیزب و لە دەسەڵات و تۆزێ بە هورەوە قسە بکەین یەک ریزی ماڵی کورد لە هەموو شتێک پیرۆزترە ئیتر بەسە
ئەم ئەو تهدیدکە ئەو تهدیدکە ئەمەڵە منم ئەوڵە منم وەکو قومی قەلەمونەکەی لێ هاتووە کەس نازانە گەورە کوامێ تۆ معقولە زەرامێک ئینسانێک خانە نشین بێ 8 مانگ معاژوە نەگرێ 4 مانگیشم ماوە ئەڵێ بڕۆ مانگی 8 موچەکە وەرگرە کاگاتە 6 مانگیکە 6 و 8 چواردە مانگ لە چی سیستەمێکی معاشی دەوڵەت و حکومڕانی ئەمە هەیە سەبارەت بۆ بابەتەی کە خستمانە ڕوو بۆ تێپەڕاندنی قەیرانەکان و چارەسەرکردنی ئەو دۆخە چەقبەستۆی کە لە هەرێمی کوردستاندایە چی بکرێ باشە هاوڵاتیان هەر یەکە و بۆ چوونێکی هەبوو هەندێک لە هاوڵاتیان پیان وایە بۆ تێپەڕاندنی قەیرانەکان و چارەسەرکردنی دۆخی چەقبەستوی هەرێمی کوردستان پێویستە نێوماڵی کوردی لە نێوخۆدا یەک بخرێت لایەنەکان ڕێک بکەون گفتوگۆ بکەن تەنەزول بۆ یەکتری بکەن کە هیچ عیبێکی تێدا نییە لە پێناو بەرژەوەندی گشتی هاوڵاتیاندا هاوڵاتیان پیان وایە نابێت لایەنەکان لە پێناوی بەرژەوەندی حیزبی و شخصی و تایبەتی خۆیاندا میلەتی کورد زیاتر بەرەو قەیرانی زیاتر بەرن هەندێکی تر پیان وایە بۆ تێپەڕاندنی قەیرانەکان پێویستمان بە شۆڕەشکردنە چونکە لەلای هاوڵاتیان پیان وایە کە ئەم دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەزمموی 25 ساڵمان لەگەڵیاندا هەیەن ئەمانە ناتوانن چارەسەری قەیرانەکان بکەن بە مەبەست ئەوان نانەوێت چارەسەر بکرێت ئەوان نایانێت ژیانی خەڵک بەرەو خۆشتر بڕوات بۆیە پێویستمان بە ڕاپەڕینە کە ئەمانە ڕابماڕین و کەسانی دیکە بێنە شوێنیان هەر کەسە و بۆچوونێکی هەیە سەبارەت بە چارەسەرکردنی قەیرانەکان ئێمەش وەک تیمێکی ڕۆژنامەنووسی وەک کەناڵێکی ڕاگەاندن کە ئەرکمان گەیاندنی ڕاستیەکان و خزمەتکردنی هاوڵاتیانە هیوادارین هیچ توندوتیژیەک هیچ خۆپیشاندانێکی کە کارەساتی لێ بکەوێتەوە ڕوونەدا لە هەرێمی کوردستانە بۆ ئەوەی سەر و ماڵی هاوڵاتیان نەکەوێتە مەترسیەوە هیوادارین قەیرانەکان بە گفتوگۆ بەدەستکردنەمەلی یەکتری بە تەنەزولکردن بۆ یەکتری چارەسەر بکرێت و ژیانی خەڵکی لەم دۆخە چەقبەستووە بێتە دەرەوە تامولەیەکمان بە ئاسوودەی و خۆشی بژین پەیامی ئەم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت